خاڵی سێم بریتە لە یەکگرتن ناڵێم حەق و بەتاڵ هەمووی بەیەکەوە یەک بگرێ، گومڕاو سەر لێشاو هەمووی بەیەکەوە یەک بگرێ، قەبر پەرست و تاغوت پەرست دیموکراسی خواز لەگەڵ موحید و سنی یەک بگرێ. ئەوە ناڵێم. یەکگرتنەوە لەگەڵ صحابەکانی رسول الله صلى الله عليه وسلم لمنهجه. فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا وإن تولوا فإنما هم في شقاق. الله سبحانه وتعالى فرمي ئەگەر هاتو جیلەکانی دوای سەحابە ئیمانیان وەکو سەحابەکان بوو یەکی گرتەوە لەگەڵ ئەوان ئەفەرمێەوە لەسەر هیدایەتە بن، بەڵام ئەگەر یەک ناگرنەوە لەگەڵ ئەوان هەر لە شیقاقا بن، هەر لە دووبەرەکییا بن، هەر لە بەشبەشبوونا ئەبن. بۆیە ئەمڕۆ بە چاوی خۆمانەی بینین هەر لە بەشبەشبوونین هۆکارەکەی نەگەڕانەوەیە بۆ لای منهجی سەحابەکانی رسول الله صلى الله عليه وسلم. بۆیە بەڕاستی ئەگەر بەم شێوە بین قیامەتیشمان باش نابێ. الله سبحانه وتعالى فرمي ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين نوله ما تولى ونصليه جهنم وساءت مصيرا. هر کەسێ لە دوای ڕوون بوونەوەی منهجی حەق بۆی و لە دوای گەیشتنی سنەتی رسول الله صلى الله عليه وسلم پێی لا بدە جیا بێتەوە تەطبیقی نەکا، بڵێ بۆم سەردەمە نابێ، بڵێ بۆ سەردەمی خۆیان بوو، بڵێ معقول نییە، بڵێ ئەخر عالەم وا ناکە، بۆیە من دوای عالەمەکەوم، دوای زۆری ناکەوم، دوای عەقڵەکەوم. الله سبحانه وتعالى فەرمێ بەوە لە منهجی سەحابەش جیا بێتەوە و خۆی جیاکاتەوە، ئەنجا ئێمە ئەیخەینە سەر ڕێیەک کە بۆ جەهەنەمیە بە لە قیامەتا بۆ جەهەنەمە ڕۆی. وإذا قيل لهم آمنوا كما آمن الناس قالوا نؤمن كما آمن السفهاء. ابن عباس فرمي الناس أصحاب رسول الله صلى الله عليه وسلم. أجر بيان بلاي ورن خلقنا إيمان تان باوكو إيماني الصحابة كبير كاك ورن با أم قرآن وحديث وكو صحابة كان بيروكين. أفرمي منافقة كان بيطالين أتوي بمان جاريتو سردمي برد، أتوي 1400 سال بمان جاريتو دواوا. إما وانا كين إما مفكري خومان مان هي، بیرمەندی خۆمانمان هەیە، فەیلسوفی خۆمانمان هەیە، داعی خۆمانمان هەیە، ئیمامی خۆمانمان هەیە. یعنی خۆی ئیعترافەکان نە ئیمامی ئەو رسول الله صلى الله عليه وسلم نە سەحابەکان. باشە بۆیە گەڕانەوە بۆ ئەو منهجە و کۆبوونەوەمان لەسەری هۆکاری سێمە بۆ هەڵسانەوەی ئەم ئومەتە.